ئەمریکا بەدوای پاراستنی ئەمنی ناوچەی سەوزەوەیە بۆ مەبەستە بڕیاری داوە بە بڕی 20 ملیۆن دۆلار هاوکاری حکوومەتی عێراق بکات تا ئارامی لە ناوچەی سەوز بەرقەرار بکات. بەڵام شارەزانی سەربازی لەو بڕوادان کە هۆکاری کێشەی ئەمنی ناوچەی سەوز پارە نییە تا بە پارە چارەسەر بکرێت. هاوکاریکردنی ئەمریکا بۆ ناوچەی سەوز بە تایبەتی تەنها بۆ پاراستنی هەندێک شوێنە کە لێ بەترسی و مەترسی هەبێ لێی، چونکە ناوچەی سەوز لەگەڵەوە کەوا قواتی لێ و دەسەڵاتێکی زۆر هەموو دەسەڵاتەکان لەوێ کۆبووەتەوە، بەڵام هێشتا تەمین نییە لەبەرەوەی چەند جارێک هەوڵ دراوە بە کاتیوشا لێی دراوە بە هاوەن لێی دراوە، ئەجا لەگەڵەوەش ئەو قواتی لە پێشە محاولەیە هەبوو بووت کە لە ناوچەی سەوزیاندا بە کاتیوشا ئەمریکا و چون کۆمەڵێ لە حەشدی شەعبی و جەماعەتی حیزبڵڵا و ئەوانەیان گرت، ئەوە بوو ناوچەی سەوز اختراق کرا لەلایەن حەشدی شەعبی و ئەو جەماعەتی حیزبڵڵا و ئەوانەوە. ساڵانە لە عێراق بڕێکی زۆر بودجە بۆ پرسی ئەمنی تەرخان دەکرێت، بەڵام بەپێچەوانەوە نەتوانراوە ناوچەی سەوز و بە تایبەت باڵۆزخانەی ئەمریکا بپارێزرێت. ئەمەش پەیوەندی بەو گروپە چەکدارانەوە هەیە کە ڕۆژ بە دوای ڕۆژ لە عێراق بەهێزتر دەبن. بابەتەکە لەو بەو 20 ملیۆن دۆلارە چارەسەر نابێت، تەنها بابەتێکی ڕووکەشی و ئەعلامیە هیچتر نییە. چارەسەر دەبێت بەوەی کە بەفیعلی ئەوەی کە 15 ساڵە خەڵکی ئەڵقە لە گوێی ئێران و بڵێن تیر و هۆز و گروپی عێراقی چەکدار دەکرێن ببن بە ئەڵقە لە گوێی ئێران، دەبێت ئەوە بە 15 ساڵە ئەوەی کە چێ کراوە 15 ساڵی دیکەی دەوێت هەتاوەکو چاک بکرێتەوانێ. ئێستا گروپە چەکدارەکانی عێراق لەسەر هێزەکانی ئەو پەیمانان بە تایبەت ئەمریکا بوونەتە گەورەترین مەترسی. چەند جارێک بە موشک هێرش کراوەتە سەر باڵێۆزخانەی ئەمریکا و تەنانەت لایەنگرانیان پەلاماری بارەگاکەیان داوە. ئەمەش وای لە ئەمریکا کرد هەوڵیەوە بدات لەڕێی هاوکاری داراییەوە بۆ حکوومەتی عێراق ئەم هەڕەشانە ڕابگرێت. نەورۆز عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.